سڵاو لە گوڵە جوانەکانی قۆناغی دوو، بەو هیوایەم هەمووتان باش بن. شیرینەکانم ئەمڕۆژ لە وانەی کوردیدا وانەیەکی نوێ دەخوێنین کە ئەم وانەیەشمان باز لە ڕازگۆیی دەکەین کە یەکێکە لە ڕەوشتە هەرە جوان و بەرزەکانی مرۆڤ. ئێستاش با پێکەوە وانەکە بخوێنینەوە. ئەوە من پەرتۆکی کوردیم دەرهێناوە و ئێوەش وەکو من پەرتۆکی کوردی دەربێن و بیکەنە سەر وانەی ڕازگۆیی و با پێکەوە وانەکە بخوێنینەوە. ئێوەش لەگەڵ من وانەکە بخوێننەوە و بە جوانی پەنجە بکەنە سەر وشەکان. ڕازگۆیی ڕەوشتێکی پیرۆزە، کاری مرۆڤی ڕێزدار و باشە. مرۆڤ پێی سەرفراز و خۆشەویست دەبێت. خەڵک باوەڕی پێ دەکەن. کورد دەڵێت ڕاست بە ڕێگای شێردا بڕۆ. دەبێت ئێمە هەموو کاتێک ڕازگۆ بین و خۆمان لە درۆ دوور بگرین بۆ ئەوەی دایک و باوک و خوشک و برا و مامۆستا و هاوڕێکانمان باوەڕمان پێ بکەن و هاوکاریمان بکەن. کەواتە لەوانەکەوە ئەوە فێر دەبین کە ڕازگۆیی یەکێکە لە باشترین و بەرزترینی ڕەوشتەکانی مرۆڤ کە مرۆڤ بەهۆیەوە پێی سەربەرز و خۆشەویست دەبێت. هەروەها هۆکارێکە بۆ سەرکەوتن و سەرفرازی. ڕازگۆیی جوانترین و ڕازاوەترین مەدالیایە کە هەر یەکێک لە ئێمە بەوتنی لە یەخی خۆی دەدات. هەروەها یەکێکە لەو بنەمایانەی کە بەهۆیەوە کەسایەتی مرۆڤەکان دیاری دەکرێت. پێچەوانەی ڕازگۆیی چییە؟ پێچەوانەی ڕازگۆیی درۆکردنە کە بێگومان درۆکردن کە یەکێکە لە دیاردا هەرە ناشرین و قێزەونەکان و دشی بەها مرۆڤایەتیەکانە کە بەهۆیەوە کەسێتی تاک پێی ناشرین و لەکەدار دەبێت لە ناو خێزان و قوتابخانە و کۆمەڵگەدا و هەروەها تاک بەهۆیەوە باوەڕی خێزان و هاوڕێکانی و هەروەها قوتابخانە و سەرجەم کەسایەتیەکانی ناو کۆمەڵگە لە دەست دەدات و بەم هۆیەشەوە لێی دوور دەکەونەوە. هەر لەبەر ئەمانەشە گوڵە جوانەکانە درۆکردن زیانێکی زۆری هەیە و پێویستە هەر یەکێک لە ئێمە لێی دوور بکەینەوە و بە پێچەوانەوە پێویستە هەمیشە لە قسە و کردارەکانیشماندا ڕازگۆ بین. گوڵە جوانەکانم، ئێوەش چەند جارێکی تر وانەکە بخوێننەوە و پاشان دەچینە پەڕەی دواتر. هەروەک دەبینێن لەم پەڕەیەدا چەند چالاکیەک و ڕاهێنانمان هەیە. لە ڕاهێنانەکەدا داوامان لێ دەکات کە بۆشاییەکان بە وشەی گونجاو پڕ بکەینەوە. من یەکەم دانە وەڵام ئەیەمەوە. یەکەم دانە دەڵێت ڕازگۆیی بۆشایی پیرۆزە. ڕازگۆیی بۆشایی پیرۆزە. چه وشەیە گونجاوە لەو بۆشاییە دایبنێین؟ بەڵێ، ڕازگۆیی ڕەوشتێکی پیرۆزە. کەواتە لە بۆشایی یەکەمدا دەنووسین ڕەوشتێکی. ئێوەش وەکو من بینووسن. بەڵام بۆشایەکانی تر وەڵام نایەمەوە بە دەکەمە ئەرکەی ماڵەوە بۆ ئێوەی گوڵ. پاشان چالاکی یەکەممان هەیە کە دەڵێت سوودەکانی ڕازگۆیی و زیانەکانی درۆکردن باس بکەین کە من ئێستا لە کاتی ڕوونکردنەوەی وانەکەدا باسم کرد. پاشان چالاکی دووهەممان هەیە. لە چالاکی دووهەمدا کۆمەڵێک ڕستەی یاوینەتێ دەڵێت ئەگەر ڕستەکە ڕاست بوو ئەوان نیشانەی ڕاست دابنێ، ئەگەر هەڵە بوو نیشانەی هەڵە دابنێ. و هەروەها خشتێکی بچووکی یاوینەتێ کە پێویستە ژمارەی ڕستەکانی تێدا بنووسین. ئەگەر ڕاست بوو لە ڕاستەکە دەینووسین و ئەگەر هەڵە بوو لە هەڵەکە دەینووسین. من یەکەم دانیان وەڵام ئەیەمەوە. یەکەم ڕستە دەڵێت
باوکو باپیرانمان ڕازگۆییان کردبوو بە ئارمانجیان. بێگومان ئەم ڕستەیە ڕاستە، کەواتە ژمارەیەک لە خشتەی ڕاستەکە دەنووسم. تۆش بە هەمان شێوەی من بینووسە و هەروە ژمارەکانی تریش ئەگەر ڕاست بوو لەژێر ڕاستەکە بینووسن و ئەگەر هەڵە بوو لەژێر هەڵەکەیە بینووسن. پاشان چالاکی سێهەممان هەیە کە ئەمەیان ڕێنووس و خۆشنووسیە. ڕستەیەکی یاوینەتێ دەڵێت سەرکەوتن هەر لە ڕازگۆییدایە. گوڵەکانم ئەم ڕستەیە لەسەر دەفتەری ڕێنووس بینووسنەوە. و ئێستا با پێکەوە دەفتەری ڕێنووس دەربێنین و وانەکەشمان لەسەر دەفتەری ڕێنووس بنووسینەوە. گوڵەکانم ئەوە من دەفتەری ڕێنووسم دەرهێناوە و ئێوەش بە هەمان شێوە دەفتەری ڕێنووس دەربێن و با پێکەوە وانەکە بنووسینەوە و با دەست پێ بکەین. ڕاستگۆیی، ڕاست گۆیی، ڕاستگۆیی ڕەوشتێکی ڕەوشتێکی پیرۆزە. کاری مرۆڤی ڕێزدار و باشە. مرۆڤ پێی سەرفراز و خۆشەویست دەبێت. خەڵک باوەڕی پێ دەکەن. کورد دەڵێت ڕاست بە ڕێگای شێرە بڕۆ. دەبێت ئێمە هەموو کاتێک
هەموو کاتێک ڕاستگۆ بین و خۆمان لە درۆ دوور بگرین. بۆ ئەوەی دایک و باوک و خوشک و براو مامۆستا و هاوڕێکانمان باوەڕمان پێ بکەن و هاوکاریمان بکەن. ئەوا من ڕێنووسەکەم تەواو کرد. ئێوەش کە ڕێنووسەکەتان تەواو کرد بەدایە و بابە بڵێن ڕەسمی بگرێت و بینێرێتەوە بۆ پیجی مارگرێت و هەروەها ڕاهێنانەکانیش بە هەمان شێوە ڕەسمی بگرن و بینێرنەوە بۆ پیجی مارگرێت بۆ ئەوەی کەمێت بیبینم. وانەی ئەمڕۆشمان تەواو بوو. بۆ هیوای سوودتان لێ وەرگرت بێت. تاوانێکی تر خواتان لەگەڵ.